بە بڕای من ئەوەی کە ئۆپۆسیۆن هیچ کاتێک نایەوێ خەڵک ڕێگایەکی سربەخۆی شۆڕژگێرانە لە ناڕەزایەتیەکانیان لە هاتنە مەیدانەکانیان بەرامبەر مەم دەسەڵاتە بگرنە بەر ئەوان وەزیفەیان ئەوەیە کە خەڵک ڕانەپەڕێ خەڵک دابنیشێ بە دیار شەڕ و ململانی نێوان یەکێتی و پارتی و حکوومەتی بەغاوە وەختێکە مەسەلەی قەومی و مەسائل لە نەتەوەیەکان ئەمانش خۆیان لە پاڵ یەکێتی و پارتیە ئەبینەوە و کەونە ڕەسمگرتن لەگەڵ یانە و لە کۆبنەوەکانیانە بەشداریەکەن و چن مەراییانەکەن بۆ ئەوەی کە خوا خۆیان نیشان بن کە ئەمانش ئەگەر لە یەکێتی و پارتی نەتەوەچێتی تر نەبن کەمتر نین لەوان بەڵام وەختێکیش کە بزان خەڵکی کوردستان بە هەر هۆکارێکەوە بێ زەلیلی سیاسەتەکانی حکوومەتی بەغاکرێت دیسانەوە چند لەگەڵ سوودانیە لە ڕاستیە ڕسمەگرن لەگەڵیا بۆی پیشان بن کە ئەوە ئێمە هەین و ئەوە تا ئەبێت تۆ ئێمە هەوڵمانداوە بۆ خەڵکو و نێرایەتی خەڵگەکەین لە کاتێک ئەوانە درۆکەن